لە سەروبەندی سەربوونەوەی هەوڵەکان بۆ ئاسایکردنەوە ڕەوشی کەرکووک بە پێویست دەزانرێ ئەو بڕیارە نایاسایانە هەڵبوەشێتەوە کە پارێزگاری کەرکووک بە وەکالەت لە دوای ڕیفراندۆمەوە دەری کردوون. ئەندامێکی ئەنجومەنی نوێنەران دەڵێت لەو ماوەیەدا دەیان و سەدان بڕیاری نایاسایی لەلایەن پارێزگارە بەوە کاتەکەی کەرکووک دەرکراون کە خزمەتیان بە شاری کەرکووک نەکردووە. دوای ڕێککەوتنی یەکێتی نیشتیمانی کوردستان و پارتی دیموکراتی کوردستان لەسەر پرسی کەرکووک ئێستا کاتی ئەوە هاتووە کە ئەنجومەنی پارێزگای کەرکووک کۆب بێتەوە، یەکەم بۆ دانانی پارێزگارێکی کورد بۆ ئەم شارە و دووەمیش بۆ دەرکردنی بڕیارێک کە سەرجەم ئەو بڕیارانەی کە ڕاکانجبووری پارێزگای کەرکووک بۆ وەکالەت دەری کردبوون لە ماوەی 2 ساڵی ڕابردووە کە نایاسایی بوون وەکو تەغییراتی دیموگرافی لەم پارێزگایە و لابردننی بەڕێوەبەرە کوردەکان دەربکات بۆ ئەوەی سەرجەم ئەو بڕیارانە هەڵبۆشێتەوە کە ڕاکانجبووری پارێزگای کەرکووک سوودی لەوە وەرگرتە بوو کە ئەنجومەنی پارێزگای کەرکووک کۆنابووە و بە هەمان شێوە دەسەڵاتی خۆی بە هەڵە بەکار ئەهێنا. سەرۆکی دەستەی ناوچە کوردستانیەکانی دەرەوەی هەرێمی شاشکرای دەکات کارەکانی ڕاکانجبووری پێچەوانی خودی یاسا عێراقیەکانیش بوون ڕاشی دەگەیەنێ کار بۆ دەکەن ئەوانی لە فەرمانکان دوورخراونەتەوە بۆ شوێنەکانیان بژێردرێنەوە. غەدر لە کورد کراوە و غەدر لە هەندێ نەتەوەی دیکەش کراوە، بۆیە لە ئێستاە ئەگەر ئەم حاڵەتی کاتۆتە پێشەوە ڕێکەوتنی کورد لە ناوخۆیە ئەمە دەرفەتێکی باشە بۆ ئەوەی لایەنی کەم ئەو حەقانە بگەڕێنرێتەوە بۆ خاوەنەکانیان، چکە هەندێکیان بەبێ هۆلادراون هیچ لایەنێکی قانونیتیانە، بۆیە بەتاکید ئەوە ئەبێ ڕێککەوتنی لەسەر بکرێەوە ئەبێ جهد بکرێ بۆ ئەوی ئەو کارانە جێبەجێ بکرێ. ئەبواە پارێزگاری هەموو نەتەوەکان بە لە شاری کورد عەرەب تورکمان و من بە ئومێدم لە داهاتووە ئەوانەی کە غەدریان لێکراوە بە زۆر لادراون لە پۆستەکانی خۆیان ئێمە بتوانین بە ڕێگەی یاسایی و قانونی بیان گەڕێنەوە شوێن خوان و بەتەشی شکار لەسەر ئەم بابەتە ئەکرێ. شەقامی کەرکووک دڵخۆشن بە ڕێکەوتنەی لە نێوان یەکێتی و پارتی کراوە بۆ دانانی پارێزگارێکی کورد بۆ کەرکووک. هاوڵاتیانی کەرکووک جەخت دەکەن پێویستە هەنگاوەکان بۆ دانانی ئەو پارێزگارە بە زووی بکەونە بواری جێبەجێکردنەوە و دانانی پارێزگاریش بکرێتە دەستپێکێکی جدیانە بۆ تەواوکردنی هەنگاوەکانی تری یاساییکردنەوە ڕەوشی کەرکووک. عومەر غەریب، کورسات نیوز، کەرکووک.